یارانەی خۆشەویستان دیسان مەڵاوە کێ دەزانێ جارێکی تر ئەمان بینناوە. دوای بڕینی بربەستی بیلاڕووس پۆڵندا خانەوادە و خودی بەختیاریش ئاهەنگی ڕزگاربوونیان گێڕا. بەڵام بەهۆی سەرمای جەنگەڵی پۆڵندا بەختیاری تەمەن 26 ساڵی بەچۆکدا هێنا و هەردوو گورچیلەکانی سست بوون. هاوڕێکانیشی بە درێژایی 3 ڕۆژ بەختیاریان بە کەم هۆشی پەلکێش کرد تا گەیاندیانە ئەڵمانیا. کە سبەینێکە کاتە 14 مانگ سەعات 9 بەیانی بەڕێ بکەون. بەڵام دوای چەند کاتژمێرێکی کەم بەختیار لە ئەڵمانیا دڵی لە لێدان دەکەوێت و گیان لەدەست دەدات. باوکی بەختیار نایشارێتەوە. لە 3 ڕۆژی نەخۆشکەوتنی بەختیار بەردەوام قسەیان لەگەڵ کردووە و تاکە تکای ئەو لە خێزانەکەی ڕازیکردنی هاوڕێکانیەتی کە لەم جەنگەڵا جێی بهێڵن و چیتر نەبێتە بار بەسەر هاوڕێکانیەوە. خاڵی بەختیار چیرۆکی نەخۆشکەوتنی کوڕەکەیان بۆ پەیام دەگێڕێتەوە و ڕای دەگەێنێت. کاتێک بەختیار ویستوێتی پشوو بدات تەواوی کەلوپەلەکانی بەری تەڕبوون. بەختیاریش بێ ئاگا لە سەرمای بێڕەحمی غەریبی کە ڕۆحی لێ دەکێشێتەوە و کۆتاییەکی تراژیدی بۆ خۆی و خانەوادەکەی دەنووسێتەوە. وڵا کوڕەکەت ناتوانێت ڕێ بکە خەبەریان پێدا. میشتەکەڵ خۆیان قسەم کرد تی وڵای باوکە ڕاستی گەرەکە بەجێم بێڵن لێرا بمرم لەوە باشتر ناتوان. ناچاری تۆ چی بکەیت 3 ڕۆکەڕە ڕێ بوو ڕێ و ناچاری چی بکەیت. هەرسان بتم بە هەر شێوەیە ئێوە هاوکاریم کەن وڵاوتیان ئێمەکو برایەکی خۆمان تا بتوانین هاوکاری تو کاران ڕاز بێ بە هەر شێوەیە گەیاندیانە شوێنێک کە بە حەسا و سیارە بێتەوە دوایە ناو بیانوە 2 ڕۆژ جەنگەڵامان و ئەمیش نەخۆشە و گورچیلەکانی وازان زەربەی خواردو تەڕ بوو خەوت و گورچیلە شەکانی زەربەی خواردو تێوە بوو بە هەر حاڵە گەیانیانە بەرەبەیانی ڕۆژی سێشەمە کاتژمێر 43 تەلەفۆنیان بۆ کردم ئێمە گەیشتینە ئەڵمانیا. خۆی گەورەی شەکەی وا کرد بەغدی یاوەری نەو گەیی بەو شوێنە کە داوای کرد بەڵام چەند دقەیەک و ئەمری خۆی کرد. لەوەی تر پۆلیسی پۆڵەندا هاتیە ئەم غازی فرمێسکڕێژە چییە بەشان دیێتی ناوی چاوێن ئەمیش لە هەڵاتنە لە ئەو جەماعەتی خۆی بڕیاوە کاتێک 3-4 ساعت ڕێکرد جەماعەتێکی دۆزێت و جەماعەتەکە کوردون خەڵکی سەیسایق بێ لای ئەوان هەڵاژیا لە هەڵاژیانەکەی تر ئەو هەڵاژیانە هەڵاژیاوە ڕاز نەوەس و هەر بێهۆش و بەس دڵی لێدا ئیتر چەند ڕۆژێتێکی ئەوان هەبووە ئەوانیش وەکو یارمەتی وەکو ئینسانی هەڵیان گرتێ لەگەڵ خۆیانە بردیانە تا گەیاندیانە سەر حدودی ئەڵمانیا. ئارەم گردە لە عەشیەت بووم. کۆچکردنی کوڕ و نەگەڕانەوەی تەرمی کوڕەکەی بڕستیان لە دایکی بەختیار بڕیوە و تاکە داوای لە حکومەت گەڕانەوەی تەرمی کوڕەکەیەتی بۆ باوشی نیشتیمان ئەو نیشتیمانەی کە وەک دایکی دەڵێت خۆشی تێدا نەدی. چی بێژەوەڵە قسەیەکی کرد حرتێ نەگەیم لێ بووەسە داغ لە دڵما بەزوتم بۆ ناتوانانی جوان تێمگەێنی بەختیارگەن ئەوە کەیشت خوارگەوتی دوێنێ ئاوایە پێکردم وتم کەنجکان زیقیان کرد بەختیارگەنەوە چیتە هورە و بێوت ئاوایەکرە بۆ کەنجکان لەبەر ئەو خۆحافیسی و لێ کردین تەواو هەرەوە ئەتر هیچی نەوت و هیچ ئارەم گردە لە عەشیەت بووم وتم ئەزانی چی خۆم کۆ ساقەتان چیم پێگەن بۆ ئەم کوڕێ ئەر جەنازەکەم بۆ بێرن و پیاوەتیەکەن و خانەوادەی بەختیار لە ڕێگەی دۆست و ناسراوانیانەوە لە ئەوروپا سەرقاڵی سۆراخکردنی تەرمی کوڕەکەیان و دەیانەوێت بە میکانیزمێکی گونجاو بیگەڕێنەوە هەرێمی کوردستان. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، کۆمەڵگەی باریکەی سەربەناحی عاربەت.